دەرگای قوتابخانەکان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە پارێزگاینەوە بەڕووی خوێندکاران کرایەوە. کاژمێر هەشتی بەیانیە زەنجی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە تەواوی خوێندنگایەکانی نینەوە لێدرا. بەلەبەر چاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان خوێندکارانی هەر پۆلێک لە هەفتەیەکدا تەنیا ڕۆژێک دەوام دەکەن. ڕۆژانی تر خوێندکاران دەبێت بە ئۆنلاین وانەکانیان بخوێنن. بەڕێوەبەری پەروەردەی نینەوە دەڵێت دەرگای قوتابخانەکانمان بەڕووی خوێندکاران کردەوە بە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی خۆپارێزی لە کۆرۆنا. تم قرع الجرس لمعلنا ببداية عام دراسي جديد. زەنجی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لێدرا و دەرگای قوتابخانەکانمان بەڕووی خوێندکاراندا کردەوە بە کۆمەڵێک مەرج و ڕێکاری خۆپارێزی لە کۆرۆنا. هەموو بەیانێک هەر خوێندکارێک پێش ئەوەی بچێتە ناو قوتابخانە دەبێت دەمامک ببەستێ و لەگەڵ چوونە ناو پۆل دەبێت دەستەکانی پاک بکاتەوە. خوێندکارانی هەر پۆلێک لە هەفتەیەکدا تەنها ڕۆژێک دەوام دەکەن. ڕۆژانی تر خوێندکاران دەبێت بە ئۆنلاین وانەکانیان بخوێنن. کارگێڕانی قوتابخانەکانیش بەپێی ئەو ڕێنمایانەی بۆیان دانراوە قوتابخانە و هۆڵەکانی خوێندن پاک و خاوێن ڕادەگرن. توجيههم بضرورة الالتزام بهذه التعليمات والتباعد الاجتماعي ما بين الطلبة في الصفوف. بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە خوێندکاران لە هەفتەیەکدا ڕۆژێک داوام دەکەن. ڕۆژانی تر بۆ ئۆنلاین وانەکانیان دەخوێنن. ئەمەش لە کاتێکدایە زۆربەی گەڕەکەکانی ئەم شارە و قەزا و ناحیەکانی هێلی ئەنتەرنێتیان نییە. پێش بەڵاوبوونەوەی ڤایرۆزی کۆرۆنا لەو قوتابخانەیە ڕۆژانە 700 خوێندکار وانەیان تێدا دەخوێن. بەڵام ئێستا تەنها 100 خوێندکار وانەی تێدا دەخوێنێت. اليوم استقبلنا عدد قليل من التلميذات لا يتجاوز 100 تلميذة. علما احنا مدرستنا 700 تلميذة. ئێستا سە خوێندکار لە قوتابخانەکەمان وانە دەخوێنن. پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە قوتابخانەکەمان ڕۆژانە 700 خوێندکار وانەیان دەخوێن. بەڵام بۆ ئەم ساڵ بەپێی ڕێنمایەکان کە بۆمان هاتووە ڕۆژانە تەنها وانە بە یەک پۆل دەڵێنەوە. ئەویش 100 خوێندکارن. لە هەر دە خوێندکارێک لە پۆلێک دانراون بۆ ئەوەی قەرەباڕقی لە پۆلەکان دروست نەبێت. من ناحية ارتداء الكمامة، تعقيم اليدين. هەموو ساڵێک لە مانجی ئەیلول وەرزی خوێندن لە عێراق و زۆربەی وڵاتانی جیهان دەست پێ دەکات. خوێندکاران دەگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆزی کۆرۆنا 2 مانگ کردنەوەی قوتابخانەکان لە کاتی خۆی دواکەوت. گەیلان بۆتانی کورسات نیوز، مۆسڵ.